ئەم کاتتان باش. پاش نزیکەی 3 مانگ لە ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێم ئەمڕۆ بۆ یەکەم جار هەردوو شاندی عێراق و تورکیا لەبارەی پرسەکە لە بەغداد کۆبوونەوە کە شاندێکی وەزارەتی سامانە سروشتیەکانیش بەشداری تێدا کرد. بەڵام لە کۆبوونەوەکەدا هیچ بڕیارێک لەبارەی دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێم نەدراوە و سەرچاوەیەکیش لە وەزارەتی نەوتی عێراق ڕایگەیاند پێویستیان با کۆبوونەوەی زیاتر هەیە. کۆبوونەوەکە لەسەر ئاستی تەکنیکی بووە لە نێوان وەزارەتی وزەی تورکیا و وەزارەتی نەوتی عێراق هاوکات لیژنەیەکی تەکنیکی لە وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمیش بەشداری لە کۆبوونەوەکەدا کردووە. وەکو پێشتر ڕاگەیەنرابوو لە کۆبوونەوەکەدا گفتوگۆ لەبارەی کێشە و گرفتە تەکنیکیەکانی بەردەم دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێم دەکرێت بەتایبەت کە پێشتر وەزارەتی وزەی تورکیا ڕایگەیاندبوو پێویستە پشکنین بۆ بۆری نەوتی عێراق تورکیا بکرێت تاوەکو بزانن بەهۆی بوومەلەرزەکانی ئەم ساڵەوە هیچ زیانێکی بەرکەوتووە یاخودنا. بەرپرسێکی وەزارەتی نەوتی عێراق کە ئاگاداری کۆبوونەوەکە بووە و نەویستووە ناوی ئاشکرا بکرێت بە ئاژانسی ڕۆیتەرزی گوتووە سەرجەم لایەنە تەکنیکیەکان سەبارەت بە دەستپێکردنەوەی هەناردەی نەوت تاوتوێ دەکەن. هیچ بڕیارێک نییە ئەمڕۆ هەناردەی نەوت دەست پێ بکاتەوە بەڵکو کۆبوونەوەی زیاتر دەکرێت. پێشتریش ڕۆیتەرز لە ئازاری 2 سەرچاوەی عێراقیەوە ڕایگەیاندبوو هێشتا هیوایەک نییە هەناردەی نەوت بەم نزیکانە دەست پێ بکاتەوە. لە پاش ڕێکەوتنا نەوتیەکەی 4 نیسانی نێوان هەولێر و بەغداد حکوومەتی عێراق بە فەرمی داوای لە تورکیا کرد کە ڕێگە بدات بە دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێم بۆ بەندەری جەیهان. بەڵام تورکیا بڕیارەکەی دواخست و ڕایگەیاند پێویست سەرەتا پشکنین بۆ بۆری گواستنەوەی نەوتی هەرێم بکرێت. بەڵام چەند سەرچاوەیەکی ئاگادار لە پرسەکە باسییان لەوە کرد ئەنقەرە دەیەوێت یاری بەکات بکات تاوەکو لەگەڵ بەغداد لەسەر بڕی ئەو قەرەبووە بگاتە ڕێکەوتن کە دادگای نێوبژیوانی نێودوڵەتی لە پاریس بە سەریدا سەپاندووە. بەگوێرەی بڕیاری دادگاکەی پاریس کە ڕۆژی 23 ئازاری ڕابردوو دەرچووە پێویستە تورکیا ملیارێک و 400 میلیۆن دۆلاری قەرەبوو بدات بە عێراق بەهۆی ئەوەی بەبێ ڕەزامەندی بەغداد نەوتی هەرێمی بۆ بازاڕەکانی جیهان گواستۆتەوە. حکوومەتی عێراق کە پێشتر هەموو هەوڵێکی دەدا بۆ ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێم بەڵام ئێستا دۆخەکە گۆڕاوە و هەموو هەوڵێک دەدات بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوت کەچی تا ئێستا هیچ ئەنجامێکی نەبووە. ڕۆژ بە ڕۆژیش پێشنیازی تازە لەبارەی نەوتی هەرێمەوە دەخرێتە بەردەم حکوومەت و وەزارەتی نەوتی عێراقەوە. پاژەوەی لە بودجەدا ئەو بڕگەیە جێگیر کرا ئەگەر بە هەر هۆکارێک نەتوانرا نەوتی هەرێم هەناردەی دەرەوە بکرێ ئەوە لە ناوخۆدا بەکاربهێنرێت. ئێستا پێشنیازی تازەتریش هاتوونەتە ئاراوە. دوێنێ لیژنەی نەوت و گازی پەرلەمانی عێراق 2 پێشنیازی ئاراستەی وەزارەتی نەوت کرد و داوای کردبوو ئەگەر تورکیا سوور بێت لەسەر ڕاگررتنەکە ئەوە لە ڕێگەی بەندەری باشوور واتە بەسرە یاخود لە ڕێگەی هێڵی بۆری عێراق بانیاز کە بە سووریادا تێدەپەڕێت نەوتی هەرێم هەناردەی دەرەوە بکرێت. بەڵام شارەزایانی کەرتی نەوتی عێراق جێبەجێکردنی هەردوو پێشنیازەکە لە ئایندەیەکی نزیکدا بە مەحاڵ دەزانن. دەڵێن چارەسەر تەنها ئەوەیە لە ڕێگەی بەندەری جەیهانەوە نەوتی هەرێم هەناردە بکرێت. 2 ڕۆژ پاش بڕارەکەی دادگای نێوبژیوانی نێودوڵەتی لە پاریس واتە لە 25 ئازارەوە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بۆ بەندەری جەیهانی تورکیا ڕاگیراوە کە ڕۆژانە زیاتر لە 400,000 بەرمیل نەوت بوو. ئەوەش جگە لە ڕاگررتنی هەناردەی ڕۆژانەی 75 بۆ 85,000 بەرمیل نەوتی کەرکووک کە بە هەمان ڕێگە هەناردە دەکرا. ڕاگررتنەکە زیانی 1 ملیار دۆلار مانگانە لە هەرێم و لە عێراقش دەدات. خواتان لەگەڵ.